سعدی کوڕی ئەخرەمە فەرمێ ابن مەسعود ڕەزای خوای لێبێ زووزووی فەرموو با بە بازاڕی ئاسنگەرەکانە بڕۆین. ئەوجا لەبەر کوورەیە کە ئەوەستا و سەیریە کرد چۆن ئەو ئاسنە بە سوورەوە کراوی لە فڕنەکە ئەهێنە دەرەوە و لە کوورە ئەهێنە دەرەوە شتی پێ دروست دەکەن و ئەوجا سەیریە کرد و ئەگریا ئەیوە بێ حساباتی داهاتوومان چی بێ کە ئاوا هەمووی عەزابی جەهەنەم و سوورکردنەوەی شیشی سوورەوە کراوچە ئەوە ڕێمان بێ. ئەبوو موسای ئەشعەری ڕەزای خوای لێبێ سەحابی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەسەر مینبەری بەسرە خوتبەی بۆ خەڵکەکە ئەدا. ئەوەندە گریا لە خوتبەکەیە، ئەوەندە گریا و فرمێسکی ڕژت نەیتوانی خوتبەکەی تەواو کاوکە و بە عەرزە. دوایی هەڵیان ساندە و نوێژەکەی بۆ خەڵکەکە کرد. ابن عمر ڕەزای خوای لێبێ کە گەیشتە ئەو ئایەتە یەومە یەقوم الناس لرب العالمین گریا، ئەوەندە گریا خۆی ڕانەگرت و ئەویش کەوت بە عەرزە. جارێکی تریش کە گەیشتە ئەو ئایەتەی سوورەی حەدید ئەلەم یەئنی للذین آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله مەگەر کاتی ئەوە نەهاتووە ئەو کەسانێک کە باوەڕیان هێناوە کە دڵیان نەرم ببێ بۆ زیکری خوای پەروەردگار و لە یادی خوایە دڵیان نەرمونیان ببێ. ئەوەندە گریانە کە بەسەری ئەزاڵ بوو.